تەمەنی تەنها 14 ساڵ بوو ئەو کاتی باوکی لەگەڵ ژمارەیەک پێشمەرگە و ڕێخستنەکانی ناوشار زەنگی ڕاپەڕینیان لێدا و چوونە نێو دەستگای ئەمن و مەرکەزی پۆلیسی بەعاز. مقەدەم مەریوان مەحموود موراد عەلی دوای 29 ساڵ ئێستا خۆی بووەتە بەڕێوەبەری ئەو شوێنەی کە باوکی لە ڕاپەڕین سەرپەرشتی ئازادکردنی کردووە. نەوەتوێکە و کاتە من تەمەنم 14 ساڵ بوو. ئاگامان لە جم و جۆڵەکانی باوکمە بوو لەگەڵ هەواڵەکانی ڕێخستندا. بەرنامە و پلانیان داڕشت بۆ بە شێوازێک ڕاپەڕین دەست پێ بکەن و بەشدار بن لەو ڕاپەڕینە سەرسەرەی کە کوردستانی گرتووەتەوە. ئاگام لێ بوو لەگەڵ هەواڵەکانیدا یەکەم شوێن کە هەڵی بژارد بۆ ئەوەی بکە بدەن لە ناوەندی دەسەڵاتی بەعەس ئەم جێگایە بوو کە دایرەی ئەمنی کەلار و دایرەی مەرکەزی پۆلیسی کەلار بوو پێکەوە لێرە لەم بینایەدا بوون. ئاگام لێ بوو دەمبیستەوە لە هاوڕێکانی باوکت یەکەم کەس بووە زەنگی ڕاپەڕینی لێداوە پەلاماری داینەی ئەمن و پۆلیسی داوە خۆشی یەکەم کەس بووە ڕۆیشتۆتە ناو ئەم دەستگایە و ئازادی کردووە. ئەم شوێنە لە پێش ڕاپەڕین شوێنێک بوو بۆ سەرکوتکردن و تۆقاندنی خەڵکی کەلار، بەڵام لە دوای ڕاپەڕین کراوە بە بنکەی پۆلیسی کەلار و بۆتە دەستگایەکی گرنگ لە پاراستنی ئارامی شار و هاوڵاتیانیدا. هەروەها لە ئێسادا ڕۆڵە و کوڕی ئەو پێشمەرگانە تایدا خزمەت دەکەن کە باوک و کەسوکاریان پێشتر ڕۆڵیان هەبووە لە ئازادکردنی ئەو شوێنەدا. ئێستاکە لە ترسناکی حکوومەتی بەعس و دڕندەی بەعس و داپڵۆسینی خەڵکی و ئەزێدانی خەڵکی و ئەتکردنی خەڵکی بۆتە ناوەندێکی خزمەتگوزاری بۆتە دەستگایەک مای ئارامی بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان، دەستگایەک دادپەروەریتێدا چەسپاوە بۆتە مای ئارامی کۆمەڵایەتی سەروەری یاسا. هەموو خەڵکی ئێرە بە ماڵی خۆی زانێ. ئێرە ئەم دەستگایە لە دەسەڵاتی بەعسە و دڵمە زۆرداریەوە بۆتە دەستگایەکی خزمەتگوزاری دەستگای خەڵکی. ئێمە کوڕی ئەو خەڵکەینە، خزمەتگوزاری خەڵکین. ئەوانەی کوردی باش و چاوەڕێ ڕاپەڕینیانە کرد بزەی پێکەنینیان بوو، ئەوانەیش پیاوی حکوومەت بوون و مەترسیان لەسەر بوو، کز مەلول خەڵکی خۆشی بوو ڕەشەبای ڕاپەڕین لەسەرەوە هات گەیە دەربەن معناوە بۆ ئێرەش دێت. ئیتر ئەوانەی کە حەزیانە کرد ڕاپەڕینەکە بە دیار بوو هەسەر سەرسیمیان کە دیارە لە ئەمن بەڕاستی ئەو کابرامانە بەردا ئیتر کۆمەڵی ئەوراقیش بوو. ئەو ئەوراقانەمیش کامەحموودی گشتی کۆکەنەوە ئەبێ هەر هەمووی تەسلیم کەین. ئیتر کامەحموود ئێکە دەبان ئەستەخباراتەمان هەرچی ئیتر نەما گەشتی ڕای کرد تەواو بوو. مەحموود موراد عەلی کە بەشداری کارێ هەبوو لە ڕاپەڕینەکەی کەلاردا لە ساڵی 1950 لە گوندی گۆڕەشەلەی قۆرەتوو لەدایک بوو. لە ساڵی 1970 بۆتە ئەندامی ڕێخستنەکانی کۆمەڵی ڕەنجدەران و دواتر لە ساڵی 1982 بۆتە پێشمەرگە و فەرماندەی کەرتی چواری تیپی 53 شێروانە دوای تەمەنێک لە کوردایەتی. دواتر لە ساڵی 2014 کۆچی دوایی کرد. شاهۆ ئیبراهیم، گەلی کوردستان، کەلار.